بەڵێ زیاتر لەبارەی جەنگی ئیسرائیل و حەماس وایندێ و جەنگە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز دکتۆر عالی ڕەزا نووریزادە بەرپرسی ناوەندی توێژینەوەی ئێرانی عەرەبی کە لە لەندەنەوە لەگەڵمان دەبێ. بەڕێز نووریزادەم کاتتان باش. دکتۆر گەلک بخێر هاتنە کوردستان 24 شەڕی ئیسرائیل ئەو نیشەمەندە کو لاوازیش بهێزن ئەڤە کو تەفگەڕە حەماس کری دە سەردەمێ تەکنۆلۆژیای و دە سەد ساڵە 21دا نیشادا کو تەکنیکا شەڕ ji بۆ lawazan jî hatiye guhartin ew jî dikarin ji nîşkava bihêz bin. Dunyayê çavarê nedikir İsraîl bi vî rengî derbikevîtin. Bi rastî jî eva ku çêbûyî planek bû yan jî bi rastî divî serdemî da lawaz jî bihêz bûne? سڵاوتان لەبێت سڵاو بۆ بینەرانی ئێوەش برانی کوردم بە هەمان شێوە لە سەرەتادا ڕێگەم بدەن ئەوەتان پێ بڵێم لە هەر هێرشێکدا یاخود لە هەر ڕوبەڕووبوونەوەیەکدا لەگەڵ دژمنێک بە قەبارەی ئیسرائیلدا پێشتر ڕێکخراوە فەڵەستینیەکان ئاماژەیان بەوە کردووە ڕێکخراوە فەڵەستینیەکان پێشبینی ئەوە دەکەن کە لە بەرامبەردا وەڵامی ئیسرائیل چ دەبێت بەر لەوەی هێرشێک ئەنجام بدەن. ئەبوو عەمار و تەواوی ئەو سەرکردانەی پێشتری فەڵەستین هەمان کاریان ئەنجام داوە. بەگشتی ئەمانە سنوورێکیان لە بەرامبەر ئیسرائیل تێنەدەپەڕان چونکە ئەوان دەیانزانی ئیسرائیل چ هێزێکی هەیە. ئیسرائیل دەتوانێت کارەساتێک دروست بکات لە وەڵامدانەوەکاندا. بەداخەوە ڕێکخراوی حەماس و جیهادی ئیسلامی کە مەشق و ڕاهێنان و پشتگیری و سەربازی و تکنیکیان لە ئێرانەوە وەردەگرت بۆ ماوەی 6 مانگە ڕێنمایی ڕاستەوخۆ هەبووە بۆ لایەنی حەماس بۆ گروپە چەکدارەکانی حەماس بۆ ئەوەی ئاستی جەنگ و ئاستی موشەکەکان بەرزتر بکرێتەوە. بەر لەوەش 150 چەکداری حەماس و 50 چەکداری جیهادی ئیسلامی لەو ناوچانە ئامادەکاریان بۆ ئەم مەبەستە کردو. بۆیە ئەم هێرشەی حەماس ئەنجامی داوە چاوەڕوان نەکراوە بوو. ئیسرائیلیش بە درێژایی ژیانی خۆی ئەمەندەی ئێستا زەرمەند نەبووە. ئەم ژمارە زۆرەی خەڵکی نەکوژراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا غەزەش خەڵکێکی زۆری لێ کوژراوە. خەڵکێکی زۆر ئاوارە بوون 1000 بۆ 2000 زیاتریش خەڵکێک لە ناوچەی غەزە ئاوارە دەبن. هەروەها دەگوترێت کە لە بەرامبەرم ئاوارەبوونەوەدا ئێران قەرەبووی ئەمە کردوتەوە بەڵام لە بەرامبەردا پێویستە ئەوە بزانین کە ئێران تا ڕادەیەک دەتوانێت قەرەبووی ئەمە بکاتەوە چونکە خۆی لە خۆیدا خەڵکی ئەو وڵاتە بەشێکی زۆری لە ژێرهێڵی هەژاریدا دەژین و ساڵی ڕابردوو بڕی 1 ملیار دیناری داوەتە حەماس. پێم وانییە ئەم جەنگە یاخود کۆتایی ئەم جەنگە لە بەرژەوەندی گەلی فەڵەستینی دابێت لە بەرژەوەندی ئێران دابێت لە بەرژەوەندی تەواوی ناوچەکان دابێت بە تایبەتی خەڵکی سڤیلی غەزەی بێتاوان کە دووچاری هێرشی ئیسرائیل بوونەتەوە بەبێ ئەوەی هیچ تاوانێکیان لەم جەنگەدا هەبێ. بەڵێ دکتۆر بۆچی ئێران و ڕووسیا ئەم دۆخەی ئێستا ئەم جەنگەی کە سەری هەڵداوەی بەستنەوە بە شکستی ئەمریکا لە ناوچەکە؟ بەدڵنیاییەوە لە سەرەتای دروستبوونی کۆماری ئیسلامی ئێرانەوە پرسیاری یاخود هەوڵدان بۆ لە نێوبردنی ئیسرائیل و ئەمریکا دروشمێکی هەرە باوی کۆمار بۆ لەو کاتەدا. ئێمە ئەمڕۆ سەرکردەکانی ئێران پێیان وایە کە حەماس دەتوانێت هەر هیچ نەبێ کۆمەڵێک زەبری کوشندە لە ئیسرائیل بدات. بەڵێ کۆمەڵێک زەبری کوشندە هەبوونە بەڵام
ئەگەر شیکەرەوەیەکی سەربازی یاخود پیاوێکی سەربازی بەرپرس هەبوایە بۆ ئەوەی دەرەنجامەکانی ئەم زەبرە بزانێت ئەوە بە دڵنیاییەوە بە سەرکردەکانی ئێرانی دەگوت ئەمە جەنگێکی هەڵەیە ئەمە جەنگێک نییە ئێمە تێیدا براوە بین بۆیە بەداخەوە سەبارەت بە رووسیا پەیوەندی توندوتۆڵی کۆنی لەگەڵ ئیسرائیلدا هەیە یەکەم وڵاتێک کە دانی بە ئیسرائیل داوە یەکێتی سۆڤێتی رووسیا بوو بۆیە من پێم وایە رووسیا لە هەڵوێستی خۆی بەردەوام دەبێت ئەو هەڵوێستەی ئێستا هەیەی و هەروەها ڕۆڵێکی دوالیزمی دەبینێت لەلایەنێکەوە لەگەڵ فەڵەستینیەکان دەبێت وشەی سۆزداری لە بەرامبەر فەڵەستینیەکان بەکاردێنێت بەڵام لە هەمان کاتدا رووسیا ڕێگەنادات ئیسرائیل دووچاری زەبری وێرانکەر ببێتەوە سەرڕای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش قسەی کردو دەسەری هەر ئینسانێکی لە ڕۆژهەڵاتە ناوین پرسێک هەیە و بەرسەوەی گەلێک نەزەڵالە لە سووریایەوە هێرش لێسەر ئیسرائیل تێتەکردن ژێ لوبنانێ ژێ فەڵەستینێ ویا گرۆپێنچێکدار حەشدا شعبی پشتەوانیا خۆش بوو فەڵەستینیان و گرۆپێن لەوێ دەرێ نیشاندایە سەرک وەزیرێن ئیسرائیل دەبێژیتن ئەفشەرە دێ جوگرافیا فلەستینێدا نامێنیتن دێ ڕۆژهەڵاتە ناوین هەمی بگۆهەڕیتن پێشبینیەوە چییە ئەو گوهارتن دێ لەسەر کیش ئاستی چێبنگەلەوە هیچ گومانێکی تێدا نییە کە ئەم جەنگە نەخشەی ناوچەکە دەگۆڕێت نەک تەنیا جیۆپۆلیتیکی ناوچەکە واتە نەخشەی سیاسی ناوچەکە چەند شتێک ڕوودەدات یەکەمین ئەو موشەکانەی لە سووریاوە ئاراستەی ئیسرائیل کراون لەلایەن سوپای سووریاوە ئاراستە نەکراون بەڵکو لەلایەن گروپە چەکدارەکانی حەماسەوە بووە دەکرێت لەلایەن حرەسی سەوریەوە ئەم هێرشە ئەنجام درابێت ئەوان بۆ خۆیان وەکو خۆیان تا ئێستا هیچ هێرشێکیان ڕاستەوخۆ ئەنجام نەداوە بەڵام لە ڕێگەی لایەنی دیکەوە ئەم کارە دەکەن وەکو چۆن ئێستا لە ڕێی حەماسەوە ئەم کارە دەکەن لە سەردەمی هەمان کاریان بە سەرکردەکانی عەرەب کردووە حافز ئەسەد و قەزافی و ئەوانی تریش هەمویان دۆزی فەڵەستینیان لە بەرژەوەندی خۆیان بەکارهێناوە ئەمڕۆژ بەرز خامنەیی دروشمی لە ناوبردنی ئیسرائیلی بەرز کردوتەوە ئەمڕۆژ هاتووە دەڵێت ئێمە کێشەمان نییە بەڵام دوو ڕۆژ پێش ئێستا گوتی ئەو وڵاتانەی چوونەتە نێو گفتوگۆی ئاشتی لەگەڵ ئیسرائیل ئەمانە پێویستە حسابێک تایبەتیان بۆ بکرێت واتە ئێستا ئەوان لەوە تێگەیشتون کە ئیسرائیل ناوەستێت لە هێرشەکانی و بەردەوام دەبێت و هێرشەکانی تونتر دەکاتەوە حیزبوڵڵا هەتاکو ئێستا بە فەرمی نەچۆتە ناو جەنگی ئیسرائیل چونکە دەترسێ لەوەی ئیسرائیل هێرشێکی گەورەتری بکاتە سەر بەبێ ئەوەی پەیڕەوی ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان بکات و هێرشێکی مەزنی بکاتە سەر هەمان شت لەسەر سووریا جێبەجێ دەبێت ئێستا ئیسرائیل لە تووڕەیەکی زۆردایە لە بەرامبەر غەزەدا خەڵکی ئیسرائیل تووڕن ئێستا کاتێک ئافرەتێک جلەکانی دادەکێندرێ و دەستدرێژی دەکرێتە سەر و دەکوژرێت و تەرمەکەی بە شقامەکاندا ڕادەکێشرێت لە عەسقەلان و ناوچەکانی دیکە ئەمە چمانایەکی هەیە بەڕاستی یاخود منداڵان دەخەنە ناو زیندانەوە دەخەنە ناو قەفەسەوە ئیسرائیل بەم کارەی حەماس هاوسۆزی و خەڵکی جیهانی بردەوە نەدەبوایە حەماس ئەم کارەی کردبە ئێستا ئەوانەی پشتگیری ئیسرائیلیشیان نەدەکرد پشتگیری ئیسرائیل دەکەن فەڵەستین دەوڵەتێکی فەرمی هەیە بەڕێز محمود عەباس سەرۆکی ئەو دەوڵەتەیە ئەم وڵاتە نێردەیان لە نەتەوە یەکگرتووەکان هەیە باڵوێزیان لە وڵاتانی ئەوروپا هەیە کوا ئەم حکوومەتەی فەڵەستین حکوومەتی فەڵەستین لەکوێ لە ئێستادا حکوومەتی فەڵەستین بە هیچ شێوەیەک پشتگیری ئەم هێرشانیان نەکردو بەڵام ئەوان ناچارن بە شێوازی دیکە ڕای خۆیان سەبارەت بەم بابەتە دەرببڕن ئەبوو مازن ئەمڕۆ پەیوەندی بە چەند سەرکردەیەکی جیهانەوە کردووە بۆ ئەوەی پشتگیری ئەوان بەدەست بێنێ
تاکو چەند هاوکاریەکی مرۆیی بگەێنە ناوکەرتی غەزەوە لە خۆراک و ئەو بەڵام ئایا خالید هەنیە و ئەوانی دیکە لە کاتی هێرشەکاندا پرسیان بە حکوومەتەکەی فەڵەستین کردووە ناتانیاهۆش لە هەمان کەدا گەورەترین تاوانی ئەنجامدا لە ژیانی خۆیدا ئەو لە بری ئەوەی پەیوەندی بە ئەبوو مازنەوە بکە گفتوگۆ لەگەڵ ئەبوو مازن بکە کە پیاوی ئاشتیە بۆ ئەوەی وڵاتێکی فەڵەستینی لەو ناوچەیەدا دروست بکرێت و ناوچە داگیرکراوەکان کە پێشتر ڕێکەوتیان لەسەر کراوە هەستا بە دروستکردنی پاڵەپەستۆ لەسەر ئەبوو مەزن و وازی لە حەماسێنە ئەمە ئەو کارە بوو کە کردی بەڕاستی بەداخەوە چونکە سەرکردایەتێکی ئاشتی دەوێت. بەڵێ دکتۆر دروستبوونی ئەم جەنگە تا چەند پەیوەستە بالێک نزیکبوونەوەی ئیسرائیل لەگەڵ وڵاتانی عەرەبی بە تایبەت سعودیە؟ بێگومان پەیوەندی بەم بابەتەشەوە هەیە. خامنەی هەفتەیەک لەمەوبەر ئاماژەی بەم شتە کرد. من پێم وایە پلانی سعودیە پلانێکی گشتگیر بوو. بنیادنانی پەیوەندی لەگەڵ ئیسرائیلدا بە مەرز بوو بۆ کشانەوە لە ناوچە داگیرکراوەکان و دروستکردنی دەوڵەتی فەڵەستین و ڕێککەوتنێکی ئەمنی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئێستا ئێمە نازانین چی ڕوودەدات دوای مانگێکی تر دوای ساڵێکی تر. گەلی فەڵەستینی لە ئێستادا پێویستیان بە نیشتیمانێکە ئیسرائیل پێویستە بکشێتەوە هێزەکانی لەو ناوچانە بکشێنێتەوە. ئیسرائیل ناتوانێت لە ناوچەیەکی داگیرکراو بمێنێتەوە بۆ هەتاهەتایە. گەلی فەڵەستینی گەڵێکە ژیانی دەوێت ژیانێکی باش وەکو تەواوی گەل و وڵاتانی جیهان، بەڵام لە درێژەدان بەم جەنگەی نێوانیان ئێران دەدۆڕێت و زیانیشی دەبێت. من ناڵێم چەند زیانی دەبێت بەڵام دڵنیام زیانی دەبێت. فەڵەستین دەدۆڕێت و زیانی دەبێت. ناوچەکانی ئەم یاخود وڵاتانی ئەم ناوچەیە بە هەموو شێوەیەک زانیان بەردەکەوێت. ئاشتی عەرەبی ئیسرائیلیش ڕەنگە بەهۆی ئەم ڕوبەڕووبوونەوە دوا بخرێت، بەڵام چەند حکوومەتێک هەن دەیانەوێت کە سبەیەکی ڕۆشنتر هەبێ ئاشتی لە ناوچەکەدا هەبێت. دەیانەوێت ئێستا بۆ نمونە شازادەی جێنشینی سعودیە نایەوێت ئەم جەنگە بەردەوام بێت بۆ یەک کاتژمێری دیکە. ئەو کەسەی بیر دەکاتەوە دەیەوێت ڕۆژێکی باشتر هەبێت. منیش پێم وایە پێویستە پێداچوونەوەیەکی ورد هەبێت. گەلی کوردی گەلێک بوو کە هەر لە سەرەتایەوە ڕەتی کردەوە بچێتە نێو شەڕ و ململانەوە. گەلی کورد ئاشتی لە ناوچەکەدا دەوێت. منیش پێم وایە کە گەلی عەرەبیش لە عێراقدا بە هەمان شێوە ئاشتیان دەوێت، بەڵام بەداخەوە دەسوەردانی لایەنەکانی دیکە ڕێگە بەم شتە نادات. باشە ئەگەر هەفکەرم دەرفەتێ بدەن پرسێک سەرێمەدا بۆ ئەگەر ناژی تەمام. دکتۆر دەبێژن پلانگیریەک هەیە وڵاتین عەرەبیژی دخوازن خۆش گروپێن چەکدارێن لە کەرتێ غەزایێ خلاص بکەن کوێ چەند ساڵە ئەو کەرتە داگیرکری و خەڵکی وێژە هەژاری و بێکاری و بێ خزمەتگوزاریە دناڵن. ئەرێ هۆنجی ژوێ پلانگیریە باوەرن؟ من پێم وایە لەو ڕوبەڕووبوونەوە و جەنگەدا یاخود لوتکەی ڕوبەرەبوونەوەکان لە 48 کاتژمێری داهاتوودا دەبن. دوای ئەوە دەسوەردانێکی ئەوڕۆپی و نێودەوڵەتی دەبینین لەلایەن نەتەوە یەکگرتوەکان و لایەنەکانی دیکەش. ڕەنگە ئاسایکردنەوەی بارودۆخ و هێوەرکردنەوەی بارودۆخ ببینین، بەڵام بابەتی ئاڵۆگۆری دیلەکان و بابەتەکانی دیکەش زۆر گرنگن. هیواخوازی شم تا زووە ئەم کێشانە چارەسەر بکرێن لە ڕێگەی نێوەندگیری حکوومەتی میسرەوە کە شەو و ڕۆژ لە هەوڵی نێوەندگیریدایە، نەک هەندێک سەرکردەی دیکە کە دروشم دەردەکەن و کاری جدی لەم نێوەندەدا ناکەن. بەڵام حکوومەتی میسری هەڵوێستێکی جدی هەیە. دکتۆر علی ڕەزا نوریزادە بەرپرسێنەوەندا لێکولینên ئیرانی عەرەبی ژەڵاندنەی گەلێک سپاس دکتۆر. سپاس دکتۆر.